سوودی شارە زوو سلام علیکم باشگا سۆرانگیان بەخێر کاک کردوتەتە ڕۆژی خۆت سەوزەکانمان جوانە و سەوزە دەرمانە و ئاوایە کاکەشە برە بەخوا من زۆرم پێسێرە وڵی خۆی گەورە بازار هەر باشە بازارتانەیە بۆ بەجددی من پارەم پێ بێت چما ئەم شتانە کڕم وەرە چۆن دڵێشتیوە هەمی دەرمانە باوە وەجێ پارێوە دەرمامە هەمووی دەرمانی تەبیعی و جاتخوا ئەوە تورە دەرمانی گوچی لێ سێگە ماشەڵڵا جاتخوا من پارەم پێ بێ یەم بەمەیانی دەم بە 4 نانیان کیلۆیە گۆشت حەقوانێ چۆن دڵێ سوودی ئەمانە چییە؟ چۆن هەمووی سوودی خۆی هەیە برەوەڵا سێ تورە هەمی ڤیتامینە ئەمانە هەر بخورێ باشە برە بەخوا ئەوە لی بۆ عێراقیە ڤیتامین سی برە بەخوا خوا بازاڕی تورە دەرمانی گوچیلە ئەوە بۆ زەخت لەوە چێن لە مەملەکەتەی ئێمە ئەم شتانە هەبێ چۆن دڵێ هەمووی دەرمانە ئەوە سپیناخە سێگە ئەمانە سوودیان چییە؟ ئەوە دوکتەوە تایبەتی هەیە نووسێ بۆ نەخۆش ئەڵە بڕۆ سپیناخۆ بەکاری باوەڕکە ساڵی جارێکیش نایخەمە سەر سفرەی ماڵەوە چۆن دڵێ هەیە وازنانی هێناوە سەوزاخە ماڵاوە تا باوەڕ ئەەکەی ڕوع بێ گۆشت بکری لەوە باشترە پارە لە ماستەر بکەین سڵاوتان لێبێت بەرنامە و مایکی پەیامی ئەم جارەمان باس لە گرنگی خواردنی سەوزەواتە دەین لە ژەمەکانە کە بەشێک لە هاوڵاتیان توانین بڵێن گرنگی پێدەدا بەڵام بەشێکی دیکە تاو پەراوێزیان خستووە تەنانەت بەشێک لە گەنجان لەوەی هەر لەیەکی گیان نەکەن و ناوەکانیشی نەزانن سوودەکانیشی نەزانن مایکی ئەم جارەمان دەچێتە بەردەم خەڵکو لە هاوڵاتیانە پرسین تا چەند گرنگی بە خواردنی ئەم تەڕە و سەوزانە ئەدەن لە ژەمەکاندا بە تایبەتی تەبعاان ژەمی نیوەڕۆ و ئێوارە لەگەڵماندا بن و لەگەڵ کاکێمنی هاوکارم دەچینە ناو بازار و لە خەڵک دەپرسین لای سەوزە و تەڕەوینەکە وەستاوی حەزم کرد بزانم تا چەند ئێستا خەڵک گرنگی بە خواردنی ئەم سەوزەواتە هەیە وەڵا لە ڕێی میدیاوە کە ئێستا زۆر بەرفراوانە کە باسی باری تەندروستی و داو دەرمان و پێویستی ژیانی ئینسانەکەن سەوزە خواردنێکە لە خواردنە باشە بە کەڵکەکان بە سوودەکان بۆ مرۆڤ بە تایبەتی ئەوانەی کە بۆ مادەی ئاسن بۆ ڤیتامیناتەکان بۆ سیحەتی ئینسانەکان شتێکی زۆر پیرۆزە خەڵک ئێستا زۆر سەری کردوتە سەر و بەکارهێنێ ئەی خوات ئەگەر ئینجازە فەرمووی لەم نزیکەوە کەمێک سەیری سەوزەواتەکان بکەین ئێستا خەڵکی لەوە چێ بەرابەری گەنجان لەیەکشی گیان نەکەن و کوزەڵە و تەڕەتیزە و ئەوە تا چەند گرنگە ئێمە لەسەر سفرەخوانەکانمان هەبێت ئەم سەوزە و تەڕەیە وەڵا ئەوگو جوان شتێکی جوانە ئەوگو بە سوود شتێکی بە سوودە استیفادەی زۆرە بۆ مرۆڤ کارێکی چاکە پێویستە بۆ ئینسان بە پێی عیلم سەوزەوات بەشێکە لەوانەی کە پەیکەری ئینسانە پارێزێ هەموو کەسێک سەوزە زۆرینەی خەڵک سەوزە خواسە من سەوزەم نییە لێرەیە ئەکسەرەتی داوام لێکاڵێ سەوزە بێنە بە تەنها منە ێنەمەرکەوەرە بوو سەوزە لە علۆ پڕەبوو سەرت چۆن ئینی پێ نادرێ چەند بە گرنگیە زانی ئەمە بێ بە کللتور خواردنی ئەم سەوزەیە وەڵاهی نازانم بۆ کللتورەکە بە سەوزەش خراپ نییە عنی هەریەکەیان ڤیتامینێکی خۆیتیایە ئەداینێ سۆرەجە ئێستادا خۆ دەزانی بەشێکی زۆر لە خواردنەکانمان مادەی کیمیایی ئەوەی تایە خواردنی ئەم سەوزە ئەوە گرنگەوە ئەمە لە باوکە هەموو خواردنیەکەر کیمیایی تایە سەوزەکە کیمیایە پەروەردەکەن هیچ شتێک لە وڵات نییە بێ کیمیایی تەنها هەواکەی تر نازانم مەگەر تۆزێکیان تێکردیان هیچ شتێک نییە بێ کیمیایی لە وڵاتەیە نانە ئاردە ئاو و بەردێدار هەمی کیمیایی قیمەکە و گۆشتەکە و جگەرەکە بڕ هەمی بە کیمیایی پەروەردە بوو ئەوە کەواتە بە ئاوێکی سازگار ناکرێ هیچ شتێکی ئەم وڵاتە سازگار نییە گلەی لەوە هەیە کە ئەویش هاتووە شتی سازگار نەماوەت هەمی فێر بووە ینی جسمیشمان فێریەوە بووە کە شتانە وەرگین بە کیمیایی نەبێتەوە کە هەمومان نەخۆش بکەین فێر بۆ جسممان زۆر گرنگی پێین بە بەردەوامی بەکارێنینەوەی خۆی بەتایبەتی ئێستا کە خۆتان دەزانن زۆربەی ئەو خواردنانەی هەیە مادی حافیزە و کیمیایی ئەوەی تێدا ینی بەڕاستی خواردنی سەوزەوات گرنگی تایبەتی بەڵێ وەڵا زۆر بەکارهێنین و هەمیشە گرنگی پێین و تر ناڵەکانیش لەگەڵ یان ڕاهاتوون هەمومان بەکارهێنینی خۆی
ئێستا بەشێک لە خانەوادەکانتانە لە بەرنامەشە قسەیان کردو بە دایکەکەشەوەڵێ ڕاستی زۆر نایخۆین زۆر تالب نین ئەمە مەترسی دروست ناگەن دواتر بۆ لایانی تەندروستیان کە اكيد والله بالتاكيد روسيا كاتبان تا جەناب وەکو خانوێکی ماڵ گرنگی بەوە دێ کە ژەمەکان سەوزەواتە بێت والله زول بكاري يعني مامۆستا گرنگی بە خواردنی سەوزە دەن ڕۆژانە و ژەمەکان ئارە وەڵڵا هەر زۆر هەموو ژەمەکان ئەبێ هەرتیای بێ چۆن بە گرنگی زانن کە ئەمە وەکو کولتوری لێبێت هەموو ماڵێک هەموو چین و توێژە گەنج بەتەمەن ئەم سەوزەواتە هەموو ڕۆژ لەسەر سفرەکەی هەبێت وەڵڵاهی زۆر زەرورە ها زۆر زەرورە و ئیسفادەکی زۆرە زۆر شتێکی باشە و پێم باشە هەموو ماڵێک نیوەڕوان بێ ئێوارە لەسەر سفرەکەی هەبێ زۆر شتێک لە ڕابردووە لەوە چێ زۆر مەسەرەن بەکار نهاتە بێ شتێک خواردنەکە کوردەواری بوو یان خۆماڵی بوو جاران زوو سەردەمانێکە بە تەمەنەکان باسێکن بەڵام ئێستا کە موادی حافزە لە زۆربەی خواردنەکانە هەیە خواردنی ئەمە زۆر زیاتر لە جاران زەڕورە زۆر ڕاستە ئارە وەڵڵا ئەمە من چی بێمە بازار ئیلا بەبێ سەوزە ناڕۆمەوە هەر هەشمان بێ دایم هەڵێن بە هەلەی بێن نەکو بڵێن بالێمان نەبڕێ بە کوردەکەی ها زۆر شتێکی باش و زۆر زەرورە بۆ هەموو ماڵێ و بۆ نمونە ئەمە ئەو نعناکە بۆ مەرزە هەر زۆر چاکە بۆ کۆکەیە بۆ هەڵاماتە بۆ زۆر شتێکەیە زیاتر خواست لەسەر کوامەیە وەڵڵاهی من هەموو جارە بێم کەوەر و تەڕەتیزە و نعنا و جەرگیر و تور ئەو چوار پێنجە والله خۆ ببێ باشە نەبوونی باش نییە ئەگەر ئەویش بەسەر تێ ئاخر بازەکەی بە ئاوی زێرابوو مێرابوو جۆرەشتانە ئاوەرێ ئێستا بازە شوێنیشەیە ئاوی خصوصی هەیە بەو ئاو خصوصی ئاو بدرێ باش قەیم کاتی خۆی کە بیرت بێ زیاتر گرنگی بە سەوزەواتە درا والله وەکو ئیسە نەوەڵە نەوەڵا زوو ئەبنە کورە با زوو خەڵک داما بوو کەی ئەو شتانەی زۆر لێگە بەڵام زیاتر ئەو ساشتەک کاتە خواردنە خۆماڵیەکە بوو پێویستی بە سەوزە و مەوزەش نەکرد ئەوە سەلامەت بوو خواردنە خۆماڵیەکە ئیسا خۆماڵیەکە نییە کەواتە زیاتر ئاگامان لە خۆمان بێت. وڵا بێ زیاتر سەوزە و میوە و ئەو جۆرەشتانە بخۆن بۆ ئەوەی خواردنە خراپەکە زەرری نەبێ بۆیان جاران چ جۆرە سەوزەواتێک زیاترە خورا وڵی من بڵێم چی زۆری سەوزەواتی دەرەوە خورا حەسە مەسەلەن چی زەڵە و پوونە و ئاوا ئەو شتانەی کە زەرعاد نەبوو هەر لە خواییەوە دەرەها خورا ئێستا لەسەر سفرەی ماڵ جەناب هەیە سەوزەواتیان گرنگی پێدا وەڵا هەیە ئەرا وەڵا هەموو سەوزەوات جەناب و تالبی کوامیانی حەز لە کوام هەیە وەڵی من زیاتر حەزم لە پیازە و کاهوو ئەو دوادم پێ خۆش ئافێ دەبێ ئینشەڵڵا یاخۆ سەلامەت بی والله دی خۆی سەوزە شتێکی سەرەکیە خەڵک بەڕاستی بەکارێنێ ئەترسان زۆر سەرسفرا هەیە خەڵک کە حەزی لە سەوزەیە یعنی ئیلا ئیباتەوە خەڵک سەوزە گرنگی زۆری پێە سەوزە و میوە بەڕای من سەرەکیە بەداوێتی سەوزە ئەتر بەعام خەڵک حەزی لێتی ڕاستیەکەی ئەیان زیاتر خواستی لەسرە والله بەعام ئەم سێ بابەتە تقریبا کەوەر و تەڕەتیزە و ئەم جەرگیرە لەگەڵ توورە ئەمانە سەرەکین بەزوو نمونە شیوت و معدن و زۆر سەرەکی نییە کاسویان ئەو نەڕاییکە ئەو پیا بەرەزە شور زیاتر لە یابراغا بەکارێت بەتاکید بۆ یابراغ زیاتر بەکارێ بەدۆی کە سەرەکی بێ وەکو نمونە ئەم بابەتانی پێشەوەیە کە هەموو دقەیەکە کە کەسێ بێت ئەیخوا جەرگیرە کەوەرە تەڕەتیزەیە توورە بەتەمانیتر بڵی سەرەکینی خەڵ بەکارێنێ بە سەرەکی نییە بلا بەڕێزەکەم خودی جەناب و کوامانە زیاتر بەکارێنی لە ماڵەوە بۆ خۆم وەڵام من بۆ خۆم زیاتر ڕاستەکەی تەڕەتیزە کەوەر جەرجی توور وەکو خودی خۆم ئەترەوە سەوزەیە و سەوزەی لە ئیستا سەوزە شتێکی سەرەکیە بەڕاستی بە سوودە هەر شتێ بۆ شتێکی خۆی بەکارێت سا شیوت دەنابووتە بۆ یابراغ بەکارێت و بۆ ماست و دۆ هەر زۆر خۆشە تووریژەوە هەر خۆی سەرەکیە خەڵگەڵی عزیمەیە و بۆ گورچیلە و بەڕای من سەوزە و میوە شتێکی سەرەکی یانی ئەوە گلەیشتان لێکری ئەڵێن وەکو جاران پاک و تەمیز نایەتە بەرهەم و چی و وەڵایی لەگەر ڕێزمە هەموو شوێنە چاک و خراپەیە بە هەموو سەوزەیەک و هەموو شتێک چاک و خراپی ئێمە بەڕاستی بەتەم جامە لە سەوزەی کەلار و دەکەوت بازیانە ئێستا سەوزە بەعام خۆی جوانە لەبەری کەی بیتە کەی بیتیش بوو پارێزگایی لێ یەکرێ کەشتی بەسەریا بڕوا ئەم سەوزەی کە توی بینی زۆربەی بیتە چونمەگەر لە بیتانە بێت نابێت بۆ نابێت جەو ساردە چی نایەتەوە لە ئیستا کە سەوزە لە بیتانە بێت چی نایەتەوە کە چینی نایەوە جوان دەرناچێت سامە زۆربەی بیتە بۆیە بەڕای من سەوزە بەعام زۆربەی جوان و پاکە لە ئیستا بەڕای من زۆربەی
لە هەموو شتێک خۆشترە سەوزە. ئەی زیاتر حەزت لێیەتی چن؟ تەڕەتیزە و توور و کەوەر و هەمویان. هەوڵەتی ڕۆژانە لەسەر سفرە هەبێیان مەرج نییە. وەڵای ئەگەر هەبێ حەزەکەم هەموو ڕۆژ لەسەر سفرە هەبێ ئەگەر نەژبێ زای من ناتوان بێم بۆ بازاڕ و زۆر کەمیم و ناتوانم و گەر بێ لە بەردرگای خۆمانی کڕم. خۆشبەختانە نرخەکەش یێرزانە گونجاوە بۆ. کوڕە باشە خوانەی بڕێ ئەوانە باشن دەستگێڕەکان بەخوا باشن ماڵێن ئاوە بێ ئەگە پارەکەمانەتی حکوومەت عیبی نییە. نەشیدا 250 بێ ناتوانانی. نەوەڵڵا نەوەڵڵا مێمە تەقاوت مای 500,000 مای 500,000 بێن بەچی. کە پارە و پێ نەبوو ناچاری بڵێ سەوزەکە با نەکڕم. ئەیدا پارم پێنەوێ نایکردن ڕاو پارم پێوە نانج ناخۆم ئەی پارم پێنەوە بەچی بکڕۆم. ئەیوانە باوکەکەم. جاران زیاتر گرنگی بە چ جۆرێک لە تەڕە ئەدرا بە بیرەوەری جەنابەت؟ وەری من وڵی سند بەخوا جاری وا بوو دۆشمان دەست ناکەونانی پێ بخۆین وڵای وەختە خۆشتر بوو لە ئێستا. ئێستا هەموو شتێکی و دڵەکە خۆش نیە. نە دڵخۆشە و نەخۆشی زۆرە و کوڕ جوزانم نازانم بەخوا. نەخۆشیە زۆرەشی ئەوەی هەر خەریکی گۆشت خواردن و چی خواردن. زانیی بە ساقەوە هیچی هەموو ئەم شتانە شێکەنەمووی ئەم کیمیایی تڕ و تەڕەماشەی تێکەنەم و عالمیان تووسی سیل و سەرەتان کردەوە بە قورعان. بەخۆ ساڵان کەی تەڕە پیاسە بووە مۆختا ساڵان کەی سەوزە هەبووە مۆختا هەمووی سەرمای برکوا هەبوو. کەواتە ئەبێ گرنگی بە خواردنە سروشتیەکان بن وەکو تەڕەکان. ئەرە بەخوا ئەیچەوە سادۆی نەبوو ترخێ نەبوو بە قوربانە بمنەوە کاوە بوو کوڕ ئەم شتانەمانە خوار وڵی زۆر خۆش بوو یا حیوانێکیانە دا بە سەلیان ئەمڕی هەتا پاییز پاییزیان کرد بە قاورمە تامەسێشت و گۆشتەرەوە بوو بەخوا دۆ میسە خۆش بوو. وانێ ئێستا کەمتر خەڵک گرنگی بەو سەوزەوات و تەڕێ ئەدا؟ نا زیاتر فاسفود خەڵک بەڵێ لە کاتێکا لە ڕووی تەندروستیشەوە هیچ باش نییە و خواردنە شنێ نەخێر نانە سەوزە یعنی ئەگەر سەوزەوات و میوە ئەو شتانە بخورێ باشترە. جەناب کاریگەری لەسەر مناڵەکاندا ناوە کە ئەوانیش سەوزە بخۆن وە گرنگی پێ بن؟ بەڵێ 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 زیاتر یعنی سەوزە هەیە لەسەر سفرە سەوزە زەڵاتە ئەم شتانە. ئێستا گەنجان کەمتر گرنگی پێدەن وانە؟ زۆر کەمتر یعنی فاسفود زیاتر ڕویان کردوتە فاسفود و شتانە. هەمیشە سەوزە لەسەر سفرەکەمان چونکە شتێکی باشە ینی پڕە لە فایبەرە چیە نەزم ئەوە ینی ڕیشاڵی تایە هەم ئستفادەی هەیە بۆ پێست و بۆ چاو بڵین بیبەری سەوز. هەتا چەند جەنابەت لەگەڵ کوام جۆرەیانە زیاتر بینێت؟ وەڵایی جەرجیر بە تایبەتی جەرجیر و تور ئەو دوانە ئستفادەی زۆرە بۆ گورچیلە تور بۆ گورچیلە لەگەڵ ئاوی لیمۆیە جەرجیریش بۆ قژ و بۆ پێست باشە. چەند کاریگەری لەسەر ماڵەوەدا ناوە کە ئەوانیش بە هەمان شێوە گرنگی بم ئەی خۆن هەمووی ماڵەوە هەمووی سەوزا خۆن بەعام لە پاییزە بەڵێ بەس بە هاوینان بیبەری سەوز و تور. خۆی سەوزە هەر خۆشە بەعام لەگەڵ زۆر شتا خۆشە سەوزەکان بیخۆی لەگەڵیان بەس پاک و تەمیز بیشۆیتەوە ڕێک و پێک داینی لەسەر سفرە. ئەو جۆرەی کە زۆر خواستی لەسرە کوامانن وڵایی ئەو جۆرەی خۆی بەعام هەمووی خۆشە بەزی تر تەڕەتیزە و جەرگیر بەعام. بەڵێ لە کوێوە ئەهێنن چکە خەڵک کەم تا زۆر تێبینی هەیە لەوەی ئەڵێن کەلار مەڵێ مساخۆیە بێت کەمێ مسافەکەی نزیک بێت یعنی لە کەلار تا گاتە ئێرەجا خۆمان سەرما هەمووی بردێتی زۆربەی نەک بڵێم هەمووی بەهام نە زۆربەی سەرما بردێتێتی بەزی کەلار چکە گەرمیانە خۆڕاگرە باشترە. بە کوردەکەیکە سەعات 6 و ئەوانە چنرا ئەبێ تا 2 ساعت 3 ساعت دۆری دوای عەسرەیچن و هێخەنە شلیپۆ بۆ بەیانی گێرنە ئەلوە نزیکتر بۆیە باشتر بووە نییە؟ ئەینە خۆی سە دنیا ساردە هیچی لێ نایە پێێن کردە ئێستا ئەمە جاری وام سپیناغا 3 ڕۆژ ماوەتەوە عیبینە وڵی ئەڵی بە تازەی هاتوو جەرگیرەکە تەڕەکە لە ماڵەوە زیاتر حەستان لە چی و چی بەکارێ؟ من بەعام هەر تەڕەتیزە و جەرگیر ئەو دوانە بەکار بین لەگەڵ تەڕە پیاسەکان با تەڕە پیاز خۆشە لەگەڵ ساوەڕ و شفتەوە ئەم شتانەیە خۆشە تەڕە پیازەکەش. جەناب باسی شفتەوە کرد ئێمە ناڵین خواردنی چاک و چاور نەخورێ بەڵام لە پاڵیشی ئەمانە بخورێ بۆ ئەوەی لەگە برنجا من نایخۆ برنج و شلەیە سەوزەی بۆ چییە بە زۆری لەگەڵ برژان و ئەم شتانە خۆشە ئەی خۆی لەگەڵیا زۆر خۆشە جانەکەم.
یاخوا لە ساغ بێ نرخیشیان هەرزان بەڵێ قوربان ئارەڵە ئارزانە 250 زیاتی تێ پێنجی بازار و تر مەگەرەمانە گران بێ ئەمە دەستی بە چەندە بازار 1000 هاانیە ئاوایی بە قوڕەوەیە قوڕەکەی پێوەی لەکەینەوە پاشەکەن و جوان دایانێ حاضرەکەین و تۆ خواردنی سەوزارەوەڵا زۆر باشە لە برنج و شلەکە باشترەوە نیە ئارۆڵا ئاخۆن ئارۆڵا لەگەڵ چی خواردنێکە دایانیت یان هەر بەردەوام دایانی وڵا لەگەڵ هەموو شتێک ئەگەر هەبێ جاری باشە نیە هەر ئاوا باشە نرخەکەش هێرزان کورە هەرزانە ئارۆڵا زۆر باشە سا لە ئەوروپا زۆر گرانە ئارۆڵا خواست لەسەر کوام جۆرەیان زیاترە وڵا تاڕەتیزە و هین کەوەر کەوەر زیاترەوە ئاخۆن توور و تۆ حەزر لە چییە؟ دەمان ناڵێ ئەی تۆ کوامەیان زیاترە خۆی تاڕەتیزە لە یەکیان جیاقی تۆ دەستان خۆش بە پەیامتان چییە بۆ خانەوادەکان کە وەک هاوشێوەی جەنابەت گرنگی بەم تەڕێ بن بۆ لایانی تەندروستی خۆیان وڵای خەری وایە هەر نازانێ بیخواڵێ بۆنی دەمم دێو لەبەرەوەی تۆزێ هینە وای نایخوا بەس ئێمە عاشاری خۆمان هەمیە خۆین وەڵایی ئەی خۆین بەڵام زۆریش نا تۆزە بۆ بژارنەکەی من زەحمەتە جاران زیاتر بە کارتانێنیان ئێستا یان دستانە ناخۆ زیاتر لە هاوینە زۆر خۆش نییە ناوەڵە ئێستا زۆربەی و خواردنانی کە هەیە موادی حافیزە و کیمیاویشیان زۆر تایە خواردنی ئەم سەوزەواتە گرنگەوانیە هەمووی تیاتی وەڵای تووریە کڕی ڕێک بۆنی دەرمانی خەسخانەی لێدێ نازام چی ژێرەکەن نازام ئەو بۆ نەچێت چەند جاری ئەی کڕم ڕێک ئاها دەرمانە نەخەسخانە بۆ نەخۆشییان بۆ ناو قاوشەکان بەکاری دێنن ڕێک ئەو بۆنەی لێ گو خۆزگە بزانی تێ ژێریەکەن بەشێک لە سەوزەوات لە قەراق تانجەرۆوە کرێ و بەشێکیش لە پاشماوە پزیشکیەکان هەر لە تانجەرۆ ڕێژرێت بە دوواداچوونێکمان کردو بۆ بابەتە نازام لە خۆی گومان بۆ ئەوە ئەبم لەوە چێ پاشماوەی ئەو دەرمانە کاریگەری لە ئاو و ئەو سەوزەیەش کە لە قەراق تانجەرۆ کرێ هەیە حەساسێتم هەیە ڕێک فەرقی پێەکەم کڕیمە لەتم کردووە ڕێک بۆنی دەرمانی خەسخانەکانی لێ دەکە پاکەرەوەی پێەکەن زۆر بەداخەوە داسێت چی تێ ناکەم براکەم هەر هەمووی بە دەڵێمە کوردیە و ڕێکایی کڕی هەمووی بە چیماییە بریا چیمایی جویاشتی پیستریشی تێەکەن پاژماوەی خەسخانەکان گوناح نییە ئەی چۆ مناڵەکان و تا چەند گرنگی پێدەیان ئەوانیش کەمتر وەڵی خۆم بیکڕم وا دەیخۆین و ئەوانی چەی خۆن منیش نەیکڕم وا هیچ خۆ دڵ لەسەری نەماوە هەستەکەم ئەزانی چۆنە خۆم حساسێتم هەستی بۆنم زۆرە یعنی زۆر ئێستا یەک کوڕێک نەباینجان دەیهێنێ پێڵێم دەڵێم توی ئەلوە هێنادیان نەباینجان لەوێ ئی بیرە بە ئای بیرەکرێ ئەڵێ ئەگەر بیێنێ دەڵێ ئەمانم نەعلوەکەینا ئەوەشیانی وێ یە ئەلوەکە ناخۆی وەڵی هەر پێ بزانم نایخۆم لەبەری گومانت هەیە ئارە وەڵا بۆنی لێدێ ئەنج بۆنی ئەم بە ڕادانەشی لێدی ئاها کە دەرمانی تێیەکەن بۆ ئەوەی تێک نەچێ من موادی حافیزە ترێ و شت هەمووی فەرقی پێیەکەم کەو بۆ نانەی لێدێ ئەوە نەبەر ئەوەگە خۆ سەوزەوات باشە بەڵام بەخوا پاک نییە ڕۆژانە ئەگەر بێشتی تازە بکڕی زۆر شتێکی باشە ڕۆژانە وەکو جەنابەت وەکو ماڵەوەتان بەکارێنی یان هەفتانە یان هەموو ژەمێک ئامادەیە ئەگەر بکرێ ڕۆژانە بیکڕی باشترە چۆن مناڵەکانت با بڵێن فێری ئەوە بوون یان ڕاهاتوون لەگە خواردنیە چکە خۆ دەزانێت ئێستا گەنجان کەمتر تالبیان بۆی هەیە لە مناڵیەوە لە ژەمی نیۆڕوان و ئێوارانە من هەمیشە سەوزەواتم بینیوە لەسەر سفرەی خۆمان ئێستاش بۆ مناڵەکان و شۆڕ بۆتەوە بەردەوام ئەو کارە بکەی بەڵێ ئەرەوەڵا لە دایکمەوە فێر بوون ئەنی ئەوە گرنگە بیکەین بە کللتور ئەم خواردنی سەوزەیە تەنیا نەچین گۆشتەکە بکڕین و خواردنە خۆش و چەورەکە بکڕین بیرێ لەم لاشکێنەوە کە کاریگەری تەندروستی ئیجابی هەیە ئەو پرۆتینەی لە سەوزەواتە دەستەیەکەوێ ئەو زەی سەوزەوات پێدەبەخشێ هیچ حەبوو دەرمانێک نایبەخشێ دەوایە دەوایە چیت ئینکاریت یانی سەیدەلیەکە بۆ خۆ تا چەند گرنگە بیر لە خواردنی تەڕە و کەرەوز و ئەم تەرتیباتی ژەناب بکەین تا چەند گرنگە زۆر گرنگە
بۆتە کولتور لە سلێمانی و هەرێمی کوردستان خواردنی ئەم تەڕێیان کەمتر. وڵا باشە سا خەڵک وردە وردە سەریکرێت ئەم هینانام سەوزەوات و بابەتی تەڕەوانە لە جاران باشترە. ئەم جۆرەیان زۆر خواسی لەسەر ئەمانی لە بەردەم ژەنابتایە. وەڵای هەموویە خورێ. ئێستا جاران خەڵک ئەمە هەن نێزانین چییە. ئێستا خەڵک زۆر بەکارێنێ. تر ئەم قەرنابیت و کەلەرموانە ئەوسا خەڵک زیاتر لە زستان نایخوارد. ئێستا 4% خەڵکی خوا. ئێستا هەندێک گەنجیشمانی ڕاستی کەرەوز و تەڕەتیزە و معدەن و زۆمانش زۆر لێک جا ناکەن و هێشتا بەداخەوە گەنج هەیە تەمەنیشیەیە ئەو لێز جا ناکاتەوە. جێ ناکاتەوە. ئێستا یەکێکاتوە بۆ کەلەرمەمۆرێ و چەوەنەر وتم با بۆ چەوەنەر نییە تەمەنیشیە بوو. با بۆ چەوەنەر نییە ئەوە کەلەرمە. کەواتە الحەمدوللا جەناب و گەشببینی لەوەی کە بۆتە کولتور خواردنی ئەم تەڕە. لەخوا بەزیادە زۆر باش. زیاترەمانە خەڵک ئیتر چۆنەڵی لە ڕێی ئەتەرنێتەوە خەڵک بەڕووی دنیا کراوەتەوە شارەزایە لەسەر شتەکان ئەمانش ئیسفادی زۆریان هەیە خەڵک سەری تێ کردووە. هەسەری شەکەی دڵ دەکرێتەوە شتێکی پاک سروشتی ینی ئەوە نییە بابەتێکی موادی حافیزە بێ یان بابەتێکی زیان بەخش بێ هەر لە خۆی و کە سەیریەکەی ئەڵێ ئیلهام بەخشە. بەڵێ وایە ئێستا خۆشبەختانە ئەمانە ئێستا زۆربەی خۆشمانە هی دەرەوە نییە لە دەرەوە بێ. لە چ شوێنێکە بەتایبەتی وەکو بزانیت؟ وەڵایی ئێستا زیاتر کەلەرموانە لە هەولێرەوەیە ماری خۆمانە هیمەتیقی تەقتەقوانەیە کاوەروەها بڕوکلی هی بەیتەکانی خۆمانە چەوەنەرینی هەولێرەوانەیە ترەوە شێلمە هەمووی بەعام زۆربێ زۆری خۆمانە هی کوردستانە. ئەوەیان شێلمەوەنی؟ ئەوە چەوەنەرە. بەڵێ ئەوە شێلمە. بەڵێ. وەمزانی قوڕ گرتوێتی. وەمزانی قوڕ گرتوێتی. سوورەوەش چەوەنەری سپیە. تێبینی و پێشنیار و بۆ خەڵک کە ئەمانە خۆن چییە چ پێشنیارشداوە کارێکەیەکە گرنگی بە خواردنی ئەم جۆرە لە تەڕانە. وەڵی وەک پێم وتی لەخوا بە زیابێ خەڵک خۆی وشیارە ینی منیش داواکەم خەڵک زیاتر ئەمانە بەکاربێنێ بە تایبەتی ئەوانەی لە تەمەنی چۆنەڵی 30 ساڵی بۆ 40 ساڵی بەرەژوور زۆر زەرور ئەمانە بخۆن بە تایبەتی چەوەنەر چۆنەڵی ڕۆژێکی هەرخوا دروستی کردووە بۆ نەخۆشی بۆ شیفا ینی چەنا ئیسفادی زۆریە هەمووی بەعام بڕوکلی هەروەها هەمووی ئیسفادی زۆریە هیوادارم خەڵک زیاتر سەرکاتەم بابەتی تەڕە و سەوزانە زیاتر بیخوا لەگەڵ ژەمەکانە. سەوزە زیاتر دەکڕێت سوودی زیاترە ئیتر هەرەوە. چ نەوەیەکی زیاتر خواستان لەسەرێتی ئەوە بۆ کڕینی چ نەوەیەکی حەسانێتی کەرەوەز تەڕەتیزەیە کەوەرە ئیتر جەرگیرە ئەوانە سوودی زۆر چاکە. زۆر سوپاسزانی خاتونەکە تا قسەمان بۆ ناکە ئێوە چ نەوەیەک زیاتر لەسەر سفرە ئامادەیەکەن وەکو تەڕە کەرەوز معدەنووز چ نەوەیەک؟ تەڕەتیزە جەرگیر یعنی هەموو نەوعەکان هەموو نەوعەکان تا چەند کاریگەری هەبێ ڕێحانە تا چەند کاریگەریتان هەبوو لەسەر بناڵەکان و چواردەور کە فێری ئەو خواردنە بن لەبەرەوەی سا بەداخەوە خەڵک کەمتر ڕووی تێیەکە. بەڵێ وەڵای ئەمە نازانم هەر بەعام سەوزەمان هەبوو لەسەر سفرە سە مناڵەکانیشم حەزیان لێیە کوزەڵە زۆر جار ئەگەڕم بە دوای کوزەڵە معدەنووز بە تەئکید کەرەوز ئەمانە یعنی هەمووی ئارەوەڵا سفرەمان یعنی بەوێ ئەو شتانە نابێت. جا خواردنیشتە هەمووی هەر دەرمانەوە کیمیایی و ئەیشی خۆین مەجبورین چارنی خۆین. قەناعەتیش بە سەوزەکە نەماوە یعنی؟ نەوەڵڵا هەمووی دەرم ئەیتا ئەم کاتانە کەوەر ئەمنە بوو بەقە سەرپەنجەیەک دەڕێشتا کەوەر مەتە درێژە هەمووی کیمیایی و هەر دەرمانی پێوەکەن هیچی بە طەبیعی سەوز ناوی پێ ناگات هەر هەمووی دەرمانە هەر هەمووی زەرەرە بۆ ئینسان. بەداخەوە یعنی ئێستا وای لێ هاتووە شتی باش نەماوە. حەجارە بە تایبەتی شتی تورکیە خواردەمەنی تورکی هەر گوناحە بیخۆیت هەمووی دەرمانی پێوە حەچی شتی خراپ نەبێ نانێرە بە کورد. خۆی لە ئەردۆغانان پرسی کورد کامیان باشەوتی ئەوەی کە مردووە کەواتە ئەمەە ڕقی لە کوردە شتی خراپ نەبێ نانێرە بۆ کوردستان. خۆمان شتی باش بۆ خۆمانێنین لە بەرهەم خۆشمان بەرهەمێنین بەڵام هەر دەرمانی پێوەکەن ینی خۆشمان بۆ خۆشمان دوژمنین. بەڵێ بەڵێ خۆشمان هەر خۆمان نەفسی خۆمان دوژمنی نەفسی خۆمانی تووڕە دیاری ناتوەڕانیم یعنی سەیرەکەی واقعەکەیە واقعا خۆشتەکە من بەرزیۆ ناڵم ساڵانی پێشوو چەند ساڵە مەسەلە لە حەفتاکان و هەشتاکانە
ڕبع کیلۆی تەماتێ هینا دەست ناکە بۆ دەوایش ئێستا هەموو ئەم هەموو تەماتەی لەم لاو لەو لاوە هەمووی بە کیمیایی و بە دەرمانی خراپ پەروەردەیەکەن و ڕایەگرن و ناڵە سیزبێ و نایان چرزبێ هێن وێرە هەمووی بۆچی سەرەتان زۆرە لە کوردستانە لە هەموو عالەمە بەقەر کوردستان نەخۆشی سێرپەنجێکیانی لە هەموو عالەمە چۆ خەسخانەی هیواوەکو باسیەکەن بەر ناکرێت ئەو خواردەمانیانێکە لەم لالاومانێ سلێمانیان کردو بە حاوێ بۆ عەلوەی هەموو عالەم ئەو ترێ کەمتر خەڵک سەوزە و تەڕە ئەخوا جەناب چۆنی لەگەڵیا من باشم لەگەڵیا ئەیخۆم زیاتر حەزی لە کوام نەوعیانە حەزم لە تەڕە تیزەکەیە ساڵانی زوو شەر گرنگیتان پێدا بەڵێ ئەرەوەڵا بەڵام ساڵانی زوو کەمتر ئەوسا خواردنەکە خۆمانە و خۆماڵی بوو بەس ئێستا هەمووی ئەم لاولایە هەمووی دەجێت چار نییە حکوومەتە کوردیەکەمان نابێ هەر ئاوا بێ ئەرێ وەڵا کەواتە مادەم ئێستا خواردنەکەمان خراپە بێ زیاتر گرنگی بەو سەوزەواتە بێت تەمان وایە وەرەوەڵا ئەبێ زیاتر گرنگی پێوەین لەبەر تەندروستی خۆمان هەوڵداوە چوار دەور فێر بکەی کە بیخۆن و بە گرنگی سەیری بکەن ماڵ و مناڵ و کوڕ و کەس پیان توانن بیخۆن ئیسفادەی لێ یەکەن هەست دەقی خەڵک کەمترەی خوایەسا وایە وەڵاهی تر پارە کەمە و تەسیری لەوەش کردووە تەسی لە سەوزە و مۆزەش کردووە ئەرەوەڵا وەتە کوردیەکەمانە بێ ئاوا بێ لە بازاڕی بەربەلەدەکەی شاری سلێمانیم بابەتێک سەرنجی ڕاکێشام ئێمە لە بەرنامەکەدا باس لەوە دەکەین کە گۆشت یان هەر شمەکێکی دیکە هەر خواردنێکی دیکە کە دەیخۆی بیخۆ ئێمە لەم بەرنامەدا ئاراستەکەمان بۆ مەبەستە نییە کە بڵێن خواردنی فلان گۆشتیان فلانەوە فلان شت خراپە بەڵکو دەڵێن لەگەڵ هەر خواردنێکدا با سەوزە و تەڕە لەسەر سفرە و لەسەر خوانەکانتان هەبێ لە دەسە چەپمەوە گۆشت فرۆشە لە دەسە ڕاستیشمەوە ئەگەر کامێرەمانی هاوکارم یارمەتی دەربێ تەڕە و سەوزە و کەرەوز و جۆرەکانێتی کەواتە لە کاتێکدا هایتە بازاری بەربەلەدەکەی شاری سلێمانی گۆشت کڕی لەگەڵ یا ڕاستەوخۆ بیر لە کڕینی تەڕە و سەوزە بکەرەوە بۆ ئەوەی بە تەندروستێکی باشەوە ژیان بکەیت و ئینشاءڵڵا هیچ کاتێک پێویستە بە وەرگرتنی چارەسەر و وەلا پیریشدا تووشی نەخۆشی درێژخایان نەبیت تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکەم